جارێکی دیکە خەڵکی مووسڵ ئاهەنگی ڕۆژی ڤالەنتاین دەگێڕن. ئەمە یەکەمین جارە دوای 3 ساڵ کە لەلایەن چەکدارانی داعشەوە تا ساڵی پێشوو لەم شارەدا قەدەغەکراو بوو. الحەمدولillah والله سەحیل. سوپاس بۆ خوا ئەمساڵ زۆر باشە، کڕیارەکان زۆر بایەخ دەدەن. بەم ڕۆژە هەموو کاڵەکانمان فرۆشتووە، دیارەکان و بۆکەڵە و وەرچەکان و گوڵ و هەموو ئەو شتانەی کە پەیوەندیان هەیە بە ڤاڵانتاینەوە زۆر دەفرۆشیێن. بە تایبەتی لەلایەن گەنجانەوە شت زۆر دەکڕن و ئیشمان زۆر باشە. هەتا پێش کۆنتڕۆلکردنی ئەو شارە لەلایەن داعش لە ساڵی 2014دا بە ئاشکرا لە مووسڵ ئاهەنگی ڕۆژی خۆشەویستی مەترسیدار بوو بەهۆی کاریگەری زۆری گروپە توندڕەوەکانەوە. لەو سەرۆوەختەی کە داعش لێرە بوو ئێمە بە ناچاری دوکانەکەمان داخست بوو بە نهێنی لە ماڵەوە کارمان دەکرد. خزمەتی ئەوانەمان دەکرد کە ئاهەنگی شایی ژینهێنان یان ئاهەنگی دیکان هەبوو، بەڵام باسکردن لە گوڵ و دیاری تێکڕا قەدەغە بوو. ئەوان سەرجەم کەلوپەلەکانی ئێمەیان تەڵان کرد. بەڵام ئێساکە جارێکی دیکە لە ڕۆژی ڤالەنتاینە گوڵ و دیارەکان زۆر دەفرۆشرێن و خەڵک بە تەواوەتی سەرقاڵی کڕینی دیارین بۆ خۆشەویستەکانیان. چەکدارەکان دەیانوت ئەمە ڕێگە پێدراو نییە و قەدەغەکراون و ئەم جۆرە شتانە نابێت لێرە ڕووبدات. ئەوان ڕێیان بە هیچ شتێکی لەو جۆرە نەئەدا و هەموو شتەکان حرامکرا بوون. هیچ کام لەم شتانە لەژێر دەساتی داعشدا بوونیان نەبوو، بەڵام ئێستا هەیە. بەرقەراربوونی ئاسایی شتێکی باشە. خەڵک ئاهەنگی خۆی دەگێڕە و ژیانی خۆیەکە. هاوکا ساڵی پێشوش هەندێک ئاهەنگیان گێڕاوە بە تایبەتی مانگی 2 ساڵی پەر کە ڕۆژهەڵاتی شارەکە لەلایەن هێزەکانی عێراقەوە ڕزگار کران، بەڵام ڕۆژ ئاوای شارەکە ئەو کات هێشتا لەژێر دەسەڵاتی داعشدا بوو کە بوو بۆ هۆی ترسێکی گەورە بۆ خەڵک.